لچارخی پر لگێژاویستم لچارخی پر لگێژاویستم کاری ڕقۆکینا لەم شەوی تاری تاوانەی گرت و یاڕووی ئەم زەمینە لەژێر سایەی ڕژێمی بەددەناخشێ مەرقەدی مردوو کەچی دەجێنجێ و بێگۆڕیش دەبێ دڵسۆزیان بینە کەچی دەجێنجێ و بێگۆڕیش دەبێ دڵسۆزیان بینە لەژێر باڵی ڕەشی کوفرا کە داخشێ بەسەر مزگاوتە لە گشت ماڵێک کە بینرێیە پرسە یا گریانەشینە تۆ ئیاکە نەستەعینت بۆ پلە و پایەی دنیایە بەڵام ئیاکە نەعبودوش بۆ بەرگی کفنی خێنینە بەڵام ئیاکە نەعبودوش بۆ بەرگی کفنی خێنینە باڵی ڕەشی کوفرا کە داخشێ بەسەر مزگاوتە لە گشت ماڵێک کە بینرێیە پرسە یا گریانەشینە ڕەشی کوفرا کە داخشێ بەسەر مزگاوتە لە گشت ماڵێک کە بینرێیە پرسە یا گریانەشینە تۆ ئیاکە نەستەعینت بۆ پلە و پایەی دنیایە بەڵام ئیاکە نەعبودوش بۆ بەرگی کفنی خێنینە سبای هاتوو کاتێ سەربازانی کوفر هێرش دێنن دەبینی میحرابی ڕووخە وەک قورئان بەخێر ڕەنگینە قورئانی پیرۆز و میحراب چۆن وایەن لێ بەسەرێنایە کە پاسەوانی هەردووکیان شاڵە و شمشێری دارینە کە پاسەوانی هەردووکیان شاڵە و شمشێری دارینە لە چارخی پڕ لە گێژاویستم کاری ڕقۆکینا لەم شەوی تاری تاوانەی گرت و یاڕووی ئەم زەمینە لەژێر سایەی ڕژێمی بەددەناخشێ مەرقەدی مردوو کەچی دەجێنرێ و بێگۆڕیش دەبێ دڵسۆزیان بینە کەچی دەجێنرێ و بێگۆڕیش دەبێ دڵسۆزیان بینە ڕیش و تەسبیح و نزایی هەزارانی وەکو تۆیە بۆ بەردەوام بوونی تاغوتە لە دڕکەزی پەرژینە دەسا خوایە بەتەنهاش بم پەیمانم لێ دەکامەوە تۆ شەهیدیم بەنسی بکەی لەسەر ئەم دینە شیرینە تۆ شەهیدیم بەنسی بکەی لەسەر ئەم دینە شیرینە بەنسی بکەی لەسەر ئەم دینە شیرینە